هەموو نەتەوەیەک خاوەنی مێژوویەکی تایبەت بەخۆیەتی و نکۆڵیش ناکرێت لەوەی مێژوو پەیوەندی هەیە بە سیاسەتەوە و هەروەهاش مێژوو بەشێکە لە ناسنامەی نەتەوەکان. نووسینەوەی ڕازگۆیانەی مێژوو کارێکی ئاسان نییە لەو ڕوانگەیەوەی باز لە پەیوەندیەکانی مرۆڤ و شوێن و کات دەکات. لێرەدا پرسیارە سەرەکیەکە ئەوەیە ئایا مێژووی نەتەوەی کورد بە ڕازگۆیانە نووسراوەتەوە یان لە پێناو بەرژەوەندەکاندا و لە پێناو مەبەستی تردا بە شێوەیەکی تر نووسراوەتەوە؟ سۆران حەمەڕەش پسپۆڕی مێژووی خاوەنی پرۆژەیەکی تایبەت بەخۆیەتی بۆ پێداچوونەوە بە مێژووی کورددا. ئەم پرۆژەیە پرسیارێکی زۆری دروست کردووە کە کاک سۆران سپاس بۆ بەشداری لەم بەرنامەیەمان لە بەرنامەی زایڵەی داهێناندا. با یەکەم پرسیاریشم لەسەر دەستەواژەیەکی خۆت بێت. زۆر جار تۆ دەڵێیت مێژووی کورد لە کورد بزر کراوە. جا دەمەوێت بزانم ئایا کورد خۆی لە خۆی بزر کردووە یان ئەوانەی کە مێژۆکەیان نووسیوەتەوە؟ سپاس هێرۆخان، خۆشحاڵم ئەم ئێوارەیە لەگەڵ بەڕێزم و توێژە ئەکەین. بە بەچوونی من ئەو مێژووی ئەمڕۆ نووسراوە ئەوە بەرهەمی کاری کورد نییە، لە بناغەوە لە ئەوروپا نووسراوە. مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی و مێژووی کورد لە ئەوروپاوە نووسراوە و لە پشتی ئەم مێژووە بەرژەوەندیەکی کۆلۆنیالیست هەبووە. ینی بۆ نمونە دەستگا بەریتانی و فەرەنسی ئەمانەی ئەو دەوڵەتانەی کە بەرژەوەندیەکی تایبەتیان هەبووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هاتوون مێژوویەکیان نووسیوە خزمەتی ئەجەندەی خۆیان بکە، واتە کە کوردستان بەشکراوە ئەو مێژووی کە بە دواشیا هاتووە خزمەتی ئەو بەشکردنەی کردووە. لەبەرەوە ئێمە لە مێژووی دێری نانین، یعنی ناکرێت نەتەوەیەکی هێندە گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە مێژووی دێری نانیە. یعنی ئێمە بە هیچ لۆجیکێک و پێوەرێکی مێژوو ئەمە گونجاو نییە، بەڵام لەبەرەوەی بەمەبەست ئەمە کراوە ئێمە بزەکراین. بەڵێ باشە کاک سۆران، پێداچوونەوەیەکی زۆرت هەیە وەکو دەزانین بە مێژووی کورددا. ئایا ئەو پرۆژەیەت لە ئەنجامی ئەوەیە کە بڕوات نییە بۆ مێژووی نووسراوەتەوە یان زێدکردنی زانیاری نوێن؟ خۆی ڕاستیەکەی من ئەمە ئەوە نەبێ بڕیار بم بڵێم ئەم مێژووە تەواو نییە، نەخێت من لە مناڵیمەوە ئەمیز تێبگەم کورد لەکوێوە هاتووە، بەڵام کاتێک هەچی شتەکان مەخستە ژێر پرسیارەوە بۆ نمونە ئێمە لە بناغەوە تویان ئێمە ئارین یا ئێمە ئەمەین ئەمانم هەمووی خستەوە ژێر پرسیارە و بزانم وا ڕۆشتووە ئەمە ڕاستە بزانم ئاری کێ لەمەوە ینی کێشەکە دروست بووە کە سێرم کردووە لە بناغەوە هەر شتێکمان وتووە لەسەر خۆمان نەمان نووسیوە. لەبەرەوە ئەمانم خستەوە ژێر پرسیارەوە جاری تر کە سیرەکەم من هەرەمیز تێبگەم لە کورد هەر ڕۆشتن تا گەیشتمە سەرەتای شارستانیەت، واتە بۆەوەی لە کورد بگەی ئەبێ لە سەرەتای شارستانیەت بگەی. ئەمە هەر قسە نییە، لەبەرەوەی کورد لەسەر خاچێکە یەکەم گەنم لەسەر خاچی کوردستان چانراوە، یەکەم ئاژەڵی لە مەڕ و ماڵات لەسەر خاچی کوردستان ماڵی کراوە. سەرەتای نووسین ڕاستە لە خواروی بڵین لە خواری مێسۆپۆتامیا بۆ بە نووسین، بەڵام سەرەتاکەی لە شیاکانی کوردستانەوە دەستی پێکردووە. ئەمە هەمووی بە زانستە. جا ئێمە من کارەکەی من چییە؟ منەڵم هەشتێ لەسەر بەڵگە نەبێ پێڵەن چیرۆک. مێژووی خۆمان وەکو چیرۆک نووسیوە، لەسەر بەڵگە نەمان نووسیوە، لەسەر متمانەکردنە سەر بەڵگە چوین لە سەرەتای شارستانیەتە و تێگەیشتن لەو زمانە دێرینانەی کە لەسەر خاچی ئێمە قسەی پێکراوە. لە ئەنجاما گەشتونێتەوە بڕای کە زمانی کوردی کۆنترین زمانی نووسراوی سەرگۆی زەوی. باشە کاک سۆران، ئایا ئەو پرۆژەی پێداچوونەوەیت بە مێژوودا ئەگەری هەیە ببێتە پرۆژەیەکی نیشتیمانی بۆ نووسینەوەی مێژوویەکی نوێی کورد؟ وڵی من بەرپرسی حکومی نیم، من مێژوو نووسم و ئامانجی من ئەم نەتەوەیە تێبگا خۆی چێە، ئامانجی منیش مێژوویەکە دروست لەسەر بەڵگەنامەی زانستی. ئەگەر بێ بە پرۆژێکی نیشتیمانی ئەوە کاری دەستگای حکومیە نەکاری من، بەڵام خۆی پرۆژەکە ینی تواناو ئەوەی هەیە کە بێ بە پرۆژەیەکی نیشتیمانی. هەندێک قسەکراوە لەم لاولاکە ئەمانە بچنە ینی سیستەمی خوێنی نوێ لەسەر ئەمە دابڕێژێت، چکە ئەو مێژووە دێرینەی کە لەو پێشوتراوە ینی کوردیتیانی وەکوتم، لەبەرەوە هەندێک قسە هەیە لەم لاولا، بەڵام ئەوە کاری من نییە کە بڕیار بەم ئەمە نیشتیمانیە، ئەوە کاری دەستگایەکی حکومیە ئەوە بکە. بەس من وەکو مێژوونووسم بە ئەرکی خۆمیە زانم کە ئەوەی پێمەکرێت لەسەر متمانەکردنە سەر بەڵگە ئەو مێژووە جارێکی تر بنووسمەوە و لەسەر بناغە بێت بۆ ئەوەی
توانین بە دروستی لە خۆمان بگەین. بڵێ کاک سۆرانوکو ئێستاش باست لەوە کرد کە با بڵێن ئەگەر زانست نەبێت دەبێت بە چیرۆک ئێمە دەزانین مێژوو چیرۆک هەردووکیان بریتین لە گێڕانەوە جا دەمەوێت بزانم جیاوازی لە نێوان ئەو گێڕانەوەیە چییە یعنی بە چ شێوەیەک جیاوازی ئەکرێ ئەگەر زیاتر بۆمان باسکەیت. خۆی دایما چیرۆکنووس چییە؟ چیرۆک گێڕانەوەی بەڵام گێڕانەوەیە کە متمانە کاتە سەر بڵین ئەوەیڵی بە ئەنگلیزیڵە ئیماجینیشن یعنی تەسەوراتی خۆمان ئێمە خەیاڵاتمان فراوانەکەین بە خەیاڵی خۆمان جیهانێ دروستەکەین وە سنوورێ نییە بۆم خەیاڵی خۆمانە لە چیرۆ گێڕانەوە ئەوە لەبەرەوەی ئێمە چیرۆکنووسین بەڵام مێژوو ئەو دەرفەتە نهاتێ ئەڵێ تۆ هەشت تێگەڵیت ئەبێ لە سنوورابێ سنووری بەڵگەنامە بەڵگەنامەش جیاوازە بەڵگەنامە تێکستی دەقی مێژووی هەیە کە خەڵک شتی نووسیوە لە پێش 2000 ساڵ لەمەوە پێش خەڵگاتۆتە کوردستان شوێنەوارت هەیە زمانی دێرینت هەیە کەلتوری کوردیت هەیە ئەمانە هەمووی وا ئەکا ئەم بابەتەی تۆ زانستی بن و سنوورێکیش نایڵێ ینی تۆ بۆ نمونە گەر کوردت خۆش بوێ لەوانەیە خەیاڵات وای لێ بکە هەموو دنیا بکەی بە کورد بەڵام کە کارێک لەسەر بەڵگەنامە کرده ئەوە سنوور دانێ بۆ کارەکان زانستی ترە بن لەبەرەوەی بەڵگەنامە نایڵێ ببی بە چیرۆکنووس هەمیشە سنوور دانێتەوە بۆ خەیاڵات ئاوا بەرتەسکەکاتەوە ئیخاتەوە ناو سنووری زانست ئەمێ جیاوازی لە نێوان چیرۆکنووس و مێژوونووسە مێژوونووس هەمیشە پێویستی بە بەڵگەیە و بەوەش ئەتوانێت شتەکان بجێڕێتەوە. بەڵێ ئەم ئەرکەی لە ئەستۆت گرتووە زۆر کەس دەڵێن ئەرکێکی ئاسان نییە دەمەوێت بزانم گرفتە سەرەکیەکانی بەردەم ئەم کارت چید و دەزانم هەندێک کەسیش با بڵێن تەنانەت دووچاری گرفتیش بوویتەوە. خۆی کێشە سەرەکیەکە ئەوەیە تۆ بۆ ئەوەی لەسەر کورد سەبکەی ئەبێ کۆمەڵە تیۆری ڕابردوو هەڵوەشێنیتەوە بۆ نمونە ئێستا لە جیهانە تۆ لە وڵاتی ئەمریکای باشترین زانکۆیەکی وەکو هارڤرد ئەڵێ زمانی سۆمەری مردووە 4000 ساڵ لەمەوبەر من ئەڵێم نەخێر زمانی سۆمەری نەمردووە زمانی سۆمەری بەردەوام بووە و ئەمڕۆ شێوە نوێکەی لە کوردستانە خەڵک پێ ئەدوێ یعنی لە گەرمیانە خەڵک بە سۆمەری ئەدوێ بە شێوە نوێکەی ئەمە تۆ بێ بۆیە ینی کارەکەی من زۆر زەحمەتە ینی من کار ینی بڵین جەنگەکەم لەگەڵ دەستگا جیهانیەکانە بەڵام ئەو ینی من ئەو بڕوا بەخۆبوونی کە هەمە لە بەرەوەی هەموو شتێکەوتومە متماناکەمە سەرزانست واتە بۆ نمونە کە منەڵم سۆمەری نەمردووە ئەمە قسەی من نییە منیم ڕستەیەکت بۆ هێنم من نەمنووسیوە دەستگایەکی جیهانی نووسێتی شی کردوتەوە لە ڕووی ڕێزمانیەوە منیش دەڵێم ئەمە سەرچاوەکەی ئەمە زمانی کوردیە ئەمە 5000 ساڵەمەوە پێش هەچی ناوی پاچاکانە لە وڵاتی سۆمەر هەچی ناوی خوداکانە ینی زۆرینە ئەمانە ئینی تۆ ڕستێکی تەواوی 5000 ساڵەمەوە پێشێنی ئەمڕۆ کوردی لی تێگا ئەمە ئەنجا ئەبێت تۆ ئەری شەڕکەت هەرەوە ئەبێ لە ئاستی جیهانە بکەیت ینی بۆیە من هەوڵەکەم ئەوەیە بەڕاستی ئەم پرۆژێ بتوانم لە هارڤرد لە ئۆکسفۆرد بتوانم سیمینار لەوێ پێشکەشکەم بۆ ئەوەی لەگەڵ خەڵکانی پسپۆڕا بتوانین ینی وتوێژە بکەین کە ئەو تیۆریە کۆنانەی زمان هەڵوەشەینەوە جایەک نمونە بۆ بێنمەوە من 10 ساڵ لەمەوە پێش لە پەرتوکەکەما وتم زمانی هندۆروپی لە کوردستانەوە بە جیهانەوە بڵاوبێتەوە ئەو وەختە بۆ خەڵک زۆر سیر وتیان چۆن ئەمە هەوڵێکی ناسیۆنالیستی زانی سۆران هەمەڕەشە لەو ئەو کوردانەی کە ڕخنە لە کارێکان مەگرن بەڵام دوای من بە 10 ساڵ گەورەترین دەستگای جیهانی ئەکادیمی لە ئەڵمانیا وتی زمانی هندۆروپی لە کوردستانەوە بڵاوبێتەوە واتە کارەکانی ئێمە متمانە کاتە سەر زانست بەڵام ئاسان نیەت لەبەرەوەی تۆ بێ ڕوبەڕووی جیهان بیتەوە بۆ ئەوەی لە کورد تێبگەی بەڵام هەتا لە کورد نەگەین جیهان لە شارستانیەتی خۆی ناگات. باشە کاک سۆران بەپێی لێکۆڵینەوەکانت بە چ ئەنجامێک گەیشتویت بۆچی ئەو مێژووی کە نووسراوەتەوە مێژوویەکی دروست نییە هۆکارەکەی چییە؟ بڵێ بە چ ئەنجام وڵای بە کۆمەڵی ئەنجامی زۆر گەیشتم بۆ نمونێسە تۆ یەک پەرتووکی ئەکادیمی نییە لە جیهانە ئەکادیمیڵەما گرنگە پەرتووکی ئاسایی هەیە بەڵام پەرتووکێک کورد نەینووسی بێ و بڵێ کورد میدە میدەکان کورد بوون بڵێ نییە لە جیهانە نییە ئەمە ئەنجامە من هاتوو مەڵم وەرە ئەوە زمانەکەیانە ئەمە زمانی مادەکانە من نەمنووسیوە ئەمە لە فەرهەنگی جیهانی هێناومە مادەکان بە کوردی قساکەن ئەڵم ئەمە فەرموو ئازربایجان وڵاتی کورد بووە هەتاوەکو سەردەمی دێرین نەتەوەی تورکیتیانە بووە کورد حکمی کردووە مێژووەکەی کورد نووسێتی پاشاکانی کورد بە خاوەنی ینی
دەرەنجامەکان زۆرن بۆ نمونە تەنها ئەو خاڵی کە ئەڵەی زمانی سۆمەری کوردیە بەس ئەوە بسەلمێنرێ کۆی مێژووی جیهانە گۆڕێ ینی لەبەرەوەی زمانی کوردی زمانێکی ئیندۆوروپیە کەوت ینی جیهان ئەوەی قبول کرد کە زمانی سۆمەری کوردیە کەواتە کۆی ئەو مێژۆش کە بۆ ئەوروپا نووسراوە ئەبێ هەڵوەشێتەوە جا لەبەرەوە ئەم پەرتوکەل دەیان ینی بۆچوونی نوێی تایە لەسەر مێژوو لەسەر زمان لەسەر زۆر لایەنی ینی مێژوو زمان ئەگۆڕێت و کاریگەریەکەی لە ئاستی جیهانە بێت بەڵام لەبەرەوەی من پەرتوکەکەشم بۆیە لە پێشا بە ئەنگلیزی نووسی بۆ ئەنجامە بەڵام بەداخەوە کۆمەڵگەی کوردی لە ڕووی توانای کاریگەریەوە ئێشتا ینی لاوازە ناتوانێت ئەم بابەتە بخاتە سەرسەکۆیەکی جیهانی من وەکو پرۆژە ئامادەم ڕوبەڕووی جیهانمەوە بەڵام کۆمەڵگەی کوردی خۆی توانای ئەو ینی ئامادەسازیی نییە کە ئەم پرۆژەیە بخاتە سەر سەکۆیەکی جیهانی و چیرۆکەکە بخاتە ڕوو بۆ ئەوەی وتوێژێکی جیهانی و مشتومڕێکی جیهانی لەسەر دروست بێ باشە دەزانم بیانی پێشتریش زۆر باست لە بەڵگەکان کردووە بەڵام دەمەوێت لێرە بزانم ئەو بەڵگە گرنگانە چین لە بەردەست کە تۆ بتانی ئەم مشتومڕەی پێ بکەی بەڵگەکان بۆکوتم شوێنەوارت هەیە زمانت هەیە مێژووت هەیە تۆ لەسەر خاچێکی کە تۆ زەلم وژیش ئاماژەم پێکرد ئەم خاکەی تۆ سەرەتای نووسین لێرەوە دەستی پێکردوە یەکەم چاندن یعنی کە ئەڵی هەموو شتێک سەرەتای شارستانیت هەر شتێکتەوێت تۆ لە نووسینتەوێت لە چاندنتەوێت ینی چاندن زۆر گرنگە ینی ئێمە باسی شۆڕشی پیشەسازیەکەین بەڵام شۆڕشێک هەیە شۆڕشی کشتتوکاڵیە لە پیشەسازی گرنگترە چکە پایەکانی شارستانێتی مرۆڤایەتی بەهۆی شۆڕشی کشتتوکاڵیەوە دانراوە ئەم شۆڕشە کورد دەسی پێکردەوە لەسەر خاکی کوردستان دەسی پێکردەوە ئەمە بەڵگەیەکی ڕوونە و سەرچاوی لەسەر ینی کورد خۆی زیاتر لە 1000 ساڵەمە پێش ئەڵێ ئێمە یەکەم کشتتوکاڵ لە جیهانە ئێمە کردومانە ئێمە ینی ئەمانە هەمووی بەڵگەی جیاوازن ینی ئەوە نییە یەک لایەن بەس بۆ مناگەر هەر بەڵگەی زمان بەکاربێنی ناتوانی ینی ئەو شتێک کە ئەڵێ بەهێز بێت بەڵام لەبەرەوەی بەڵگەی جیاواز بەکارێنیت و بەڵگەکانی جیهانین لەبەرەوە ئەو شتێک کە ئەڵێ ینی پاڵپشکراوە دەبێت و بەهێزترە بێت بەڵێ باشە کاک سۆران ئایا نەتەوەی تر هەن کە مێژۆکەیان بەو شێوازە نووسرا بێتەوە کە مێژووی کوردی پێ نووسراوەتەوە پێم وانە هیچ نەتەوەیەک بەو شێوەیە یاری بە مێژۆکی کرابێ هیچ نەتەوە ینی ئێستا تۆ بڵێ کورد مادە لە جیهانە ینی مادەکان کورد بوون لەوانێت زۆر دەستگای ئەکادیمی گاڵتە پێ بکە من ئەتوانم چەندین ناوی پرۆفیسۆری پێ بڵم لە جیهانە هەر گاڵتەی پێ تۆ بڵێ مادەکان کورد بوون ینی ئەمە لە کاتێکدا تۆ کتێب پەرتووکرد هەیە 800 ساڵەمە پێش نووسراوە بەڕوونی ئەڵێ جاران پیانەوتن ماد ئەمڕۆ پیانەڵێن کورد ینی بەڕوونی ئەمەیە جیهان لە هەلومەرجێکی سەیرایە لەسەر کورد بڕوا ناکەم نەتەوەیەک هەبێ وا یاری بە مێژوەکەی کرابێ ینی تەنانەت پرۆفیسۆرێکی جیهانی هەیە من دەستەواژەیەکەم پێوە بەکارهێناوە لە پەرتوکەکەمە ئەڵێم جەنۆسایدی ئەکادیمی لە پەرتوکەکەمە ئەوەڵێ هەندێشت هەیە لەگەڵ سۆرانە نیم بەڵام ڕازەکات سۆران کورد ڕوبەڕووی جەنۆسایدی ئەکادیمی بووتەوە ینی ئێمە هەر جەنۆسایدی جەستەیی نەبووین بەڵکو جەنۆسایدی ئەکادیمی کراون یاری بە مێژوەکەمان کراوە بە شێوەیەک کە خۆمان نەناسینەوەنی لە خۆمان بزر بووین بە تەواوی باشە کاک سۆران ژن چ ڕۆڵێکی هەیە لەو مێژوەی کە تۆ بە دوایدا دەگەڕیت من پێم وایە هیچ نەتەوەیەک لە سەرەتای مێژووەوە هێندەی نەتەوەی کورد ژن ڕۆڵی تیا نەبووە ینی تۆ ئەمە ڕێکەوت نییە حەبسەخانی نەقیب هەیە عادیلەخانە هەیە ینی ئەمانە ینی دابراونین لەو مێژوەنی تۆ ئەو دەقانەی کە لە کەرکووکا دۆزراونەتەوە 3400-500 ساڵەمە بەر سەیری کە وردەکاریەکی تایە مافی ژن بۆ نمونە ژن بازرگانی کردووە ژن مناڵی هەڵگرتوێتەوە مناڵی خەڵکی تر ینی توانای هەموو شتێکی هەبووە وەکو پیا و 3500 ساڵەمە پێش لەسەر خاکی کوردستان ئەمە هەموو ڕۆژێ ئەم ڕۆڵەی ژن هەموو ڕۆژێ لە مێژووی کووردا ینی حازر و ئەیبینین لە هەموو کۆناغێکە ئەم ڕۆڵە زیینووە ئێمە کە چەند ساڵە لەمە بێ ژنی شەرکەرمان بینی جیهان ڕاچڵەکی وای زانیەمە لەوانەیە کورد بەمەبەست ئەوە بک بۆی خۆشەویستی ئەوروپا و بۆ خۆی ڕابکێشێ بەڵام کاتێ ئەگەڕێیتەوە بۆ دەقە مێژوویەکان سێرەکەی لە سەردەمی مادەکانە
ژنی شەڕکەری کورد هەبووە. یعنی لە هەموو قۆناغێکا ژن ڕۆڵێکی سەرەکی بووە تا سەدەی 20م. لەگەڵ دروستکردنی ئەم نەخشەیە وردە ژن ژێردەستەیی ژنی کورد ژێردەستەیی ژنی کورد لە سەدەی 20ەوە دەستی پێکردووە و ژن سەرداپۆشین لە کووردا نەبووە. ئەمە بە دەق و سەرچاو باسەکەم. ئەم گۆڕانکاری کە ڕوویاوە ڕۆڵی ژن لە سەدەی 20ەوە لەگەڵ دروستبوونی دەوڵەتی نەتەوەیی و زاڵکردنی فەرهەنگی عەرەبی و فارسی و تورکی بەسەر کووردا کارکتەری ژنی کورد و ڕۆڵی لە کۆمەلگا گۆڕاوە لە دوای ئەم سنوورە دەستکردە. چکە پێشتر ئەم نەتەوە داگیرکەرانەی دراوسێمان توانای ئەویان نەبووە کە کارکتەر و وێنی کللتوری ئەمە بگۆڕن. بەڵام ئەمڕۆ ئەوان ئامرازیان هەیە، تەلەڤیزیۆنیان هەیە، توێندنگانە، ئەمانە هەمووی کاریگەریان هەیە لەسەر کۆمەڵگەی کوردی و ینی ڕۆڵی ژن لە سەدەی 20ەما گۆڕا. کاکسۆران زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە، زۆر سپاس دەکەین، کاتێکی خۆش. زۆر سپاس بۆ ڕێز.